سڵاو لە خولەکێکدا پانۆرامای هێرشەکەی سەر کێڵگەی کۆرمۆرتان بۆ دەکەڕنەوە. شەوی ڕابردوو بە موشک هێرشکرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر. کۆگایەک سووتا و زیانی زۆریش بەر کۆگایەکی دیکە گەشت. هێرشەکە بۆ هۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی کارەبا لە 4000 مێگاواتەوە بۆ 1000 مێگاوات. بۆ هۆیەوە پێدانی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان کەم بووە و زۆربەی خەڵک ئەم شەو بێکارەبا بوون. هێرشەکە کاردانەوەی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانی بەدواداهات، هەریەک لە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هێرشەکەیان بە کردەیەکی تیرۆریستی ناوبرد و سەرکۆنەیان کرد و داواشیان لە حکوومەتی فێدراڵ کرد لێکۆڵینەوە بکات و ئەنجامدەرانی هێرشەکە بدات بەدادگا. هەر لەو بارەیەوە هەر لەبارەی هێرشەکەوە کۆمپانیای دەناگاز ڕایگەیاند هێرشەکە تەنها زیانی مادی هەبووە. لەلایەکی دیکەشەوە کارەبای عێراق ڕایگەیاند هێرشەکە بووەتە هۆی کەمبوونەوەی 1200 مێگاوات کارەبا. دوایین پێشاتیش ئەوەیە ئاگری کێڵگەکە کۆنتڕۆڵ کراوە بە وتەی هەڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی لە چەند کاتژمێری داهاتوودا دۆخی کارەبا ئاسایی دەبێتەوە.